سڵاو لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانیەوە لەگەڵتانین. ئازاری پشت ئازارێکی باوە. هۆکارەکانی ئازاری پشت زۆرن. یەکەم، لاوازبوونی ماستووکەکانی پشت و ماندووبوونیان. دووەم، هەبوونی نەخۆشە جیاوازەکان وەکو ڕوماتیزم. سێیەم، دەرچوون یاخود تەقینی دیسکەکانی پشتمان لە بینی بربڕەکانی پشتمان. چارەم، خزانی بربڕەکانی پشتمان بەهۆی هێزێکی دەرەکی یاخود بەهۆی جوولەیەکی ناتوان دروست و هەروەها قەڵەوی یاخود دووگیانی هۆکارێکن بۆ دروستبوونی ئازاری پشت. نەخۆشەکان بە شێوەیەکی سەرەکی بە سێ جۆری جیاواز باس لە ئازارەکەیان دەکەن. هەندێکیان دەڵێن ئازارەکە لە بەشی خوارەوەی پشتمان دەست پێ دەکات و دەگوازرێتەوە بۆ دوو قاچەکانمان و سڕبوونیشی لەگەڵە، یاخود ئازارەکە تەنها لە بەشی خوارەوەی پشتماندایە، یان ئازارەکە تەنها لە قاچەکانماندایە و سڕبوونیشی لەگەڵە. ئێمە لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی بە هەبوونی ئامێری پێشکەوت و سەردەمیانە و هەروەها تەکنیکی تایبەت بە چارەسەری سروشتی و وەرزشی تایبەت لە خزمەتی ئێوەی چارەسەرخواز داین. بمێنن لە خێر و خۆشیدا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.